ڕێخەری کۆڕبەندەکەبوون دەست و چاوت خۆش بێ. بەڵێ خۆشویستان دەچینە لای یەکێکی تر لە بڕگە و بابەتەکانمان بڕگەی هونەریمان ئامادەیە کە بەرزان شەلال باس لە چیرۆک و نووسینەکانی یا بڵێ نووسینەکانی خۆی لە بواری شانە و یاخود بابەتەکانی تر بە گشتی و بەرهەمە چاپکراوەکانی با بێکەوە بینەری بین دواتر دەگەڕێنەوەلاتە. ئێوارەیەک بە قەهر و بۆڵە بۆڵەوە نامەکانتم خستە تەنەکەی خۆڵەوە. بۆ بەیانی کارمەندێکی شارەوانی ستایشی هەستی کردم، وتیەوە خەی لەم گەڕەکە بۆنی ئەتر مەستی کردم. بەڵێ من بەرزان شەلال لە ساڵی 1970 لە گوندی حاجی قەڵا لەدایک بووم. بەکەلۆریۆسم هەیە لە زمانی ئینگلیزی و لە ئێستادا مامۆستای پسپۆڕی ئینگلیزیم لە قوتابخانەی ئەختەری کچان. هەڵبەتە سەرەتای نووسینی من دەگەڕێتەوە بۆ قۆناغی ئامادەیی لە کۆتایی نەوەدەکان ساڵی 1998. من بەر لە نووسینی شەعر سەرەتا خولیا و ئارەزوویەکی زۆرم هەبوو بۆ بواری خۆشنووسی وێنە شێشان. هەڵبەتە دواتر ئەزم چووە بواری نووسین هەر لە قۆناغی ئامادەی دیارە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ شانۆگەریەکمان ئامادە کرد کە نووسینی سیناریۆکەهی خۆم بوو و شانۆگەریەکە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کەناڵی کۆیا بڵاو بۆ هەڵبەتە ئێستاش لە ئەرشیف داماوە. دواتر دەستم کرد بە نووسینی شەعر تا ئەوەی لە ساڵی 2002 یەکەم بەرهەمم چاپ و بڵاو بووە. هەڵبەتە بەردەوام بووم و لە هەر لەم 1-2 ساڵە لە ساڵی 2002 کۆڕێکی شعری لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ کۆڕێکی شعریمان لە هەولێر ئەنجامدا و دواتر بەردەوام بووین لە نووسینی شعر و لە پاڵ ئەوەشدا کە لە سەرەتای مامۆستایەتیم کە لە دۆڵی بالیسان لەوێ لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی تر هەم لە پاڵ نووسینی شعر و پیشەی مامۆستایەتی بۆ ماوەیەک سەرقاڵی کاری ڕۆژنامەوانی بووم لە ڕۆژنامەی هاوڵاتی کارم دەکرد و دەستەی دامەزرێنەر و نووسەرانی ڕۆژنامەی ئاوێر و گۆڤاری 16 سوار بووم. هەڵبەتە ئەو گۆڤار و ڕۆژنامەیە بە هاوکاری لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ لەوێ دەرمان دەکرد و ماوەیەکی زۆر بەردەوام بوو و گۆڤاری 16 سوار بە ئێستاشەوە هەر بەردەوامە. لە پاڵ ئەو کارانشداوە لە نووسینی شعر بەردەوام بووم تا ئەوەی لە ساڵی 2009 دووەمین بڵاوکراوەی خۆم دووەمین بەرهەمم بە ناوی نیشتیمانی عەشق لە ساڵی 2009 چاپ کرد و بڵاوکرایەوە. فترەیەک بە نزیکەی دابڕام لە نووسینی شعر و ئەدەبیات بە حکمی ئەوەی سەرقاڵی کۆمەڵێ بواری تر بەتایبەت بواری ڕێکخراوەیی چونکە لەو ماوەدا هەم وەکو ئەندامی مەکتەبی تەنفیزی و سەرۆشی لقی کۆی یەکێتی مامۆستایانی کوردستان ئەمە وای کرد زۆرێک لە سستی لە بواری نووسین و ئەدەبیات تا ئەو ڕادەی کە من لە چاپکردنی بەرهەمی سێم بۆ کۆمەڵێک لە هاوڕێ و دۆست نوێ بوو ئەوەی کە پێیان وا بوو بێت لە من لە بیدایەتەوە شعرم نووسی بێ. هەڵبەتە ستایلی نووسینی من لە بەرهەمێک بۆ بەرهەمێکی تر جیاوازە. دەکرێت بڵێن ستایلی نووسینم لە کتێبی نیشتیمانی عەشق زۆر جیاوازە لەوەی پرزگەی ئەوین کە سێهەمین بەرهەمی چاپکراومە. ئەگەر ناوی لەسەر نەبێت کەسێک دقێک بۆ دقێکی تر زەحمەت لە یەکتری زیاد دەکاتەوە چونکە ستایلی نووسینم جیاوازە.
بەڵام ئەو کۆمەڵە دەقەی کە لە پرزگەی ئەوین چاپم کردوون کۆمەڵێک دەقن کە بە زمانی سادە و بەڵام بە ڕامانی قوول لەوەی کە دەمەوێ وێنەی شعری لێ دروستکەم. هەڵبەتە دەقەکانم دەقی کورتن و دەقی کورت و ناوەندن ئەوەی کە بەپێی سەلیقەی خوێنەر و تەنانەت خۆشم بڕوان بەوەیە تۆ بتوانی لە بە کەمترین دەربڕین بە کەمترین وشە زۆرترین مانایە پەیامێک بگەێنی کە دەتەوێت بگات بەگوێی خوێنەر. من ئەوەم لە نووسینەکاندا بەرچاو کردووە هەڵبەتە هاوڕێی زۆر ئەزیزم کە دکتۆر هێمن شەمس کە ناساندنی بۆ بەرهەمە شعریەکە کرد زۆر بە جوانی ئاماژەی بەوەدا کە ئەو ستایل و شێوازی نووسینەی من و شتێکی تریش هەڵبەتە ئەو دەقە شعریەکانی من کۆمەڵی بوار لە خۆی دەگرێت دەقی ڕۆمانسی ڕەخنەی سیاسی دەقی کۆمەڵایەتی و دەقی پەروەردەیی کە کۆمەڵێک دەقە شعریم لە ناوەندەکانی خوێندن وەکو سرود و مارشی خوێندنگا لە بەشێک لە ناوەندەکانی خوێندن لەلایەن کۆمەڵێک لە هونەرمەندی بەڕێز بەتایبەت لە چالاکی هونەری پەروەردەی کۆیە ئاوازیان بۆ دانراوە و لە خوێندنگاکان وەکو مارشی خوێندنگاکان لەوانە بەڕێز مامۆستا سەفین عەبدوڕەزاق بەڕێز مامۆستا هەرێم و بەڕێز مامۆستا سەرباز لەوانن کە ئاوازیان بۆ دەقانەی ئەمە داناوە کە دەقی پەروەردەین و لە ناوەندەکانی خوێندن وەکو سرود هەن و کۆمەڵێک لە دەقە شعریەکانم لەلایەن مامۆستا عەبدوڕەحمان ڕەشیدەوە وەرجێڕدراونەتە سەر زمانی عەرەبی ئینشەڵا لە دەرفەتێکدا چاپی دەکەین و بڵاوی دەکەینەوە. نامەی یەکەم بە کاتی دەوڵەت بۆ کچی پەنجەمۆر. کاتێ پەنجەتم بە مەرەکەبی دەنگدانەوە دی وەک ئەوێ ساڵ عیشق گەستمی و شعراوی بوومەوە ئاخر کچی ڕەشەبا و سنەوبەر بەم هەورازی تەمەن و شەکەتی ڕۆحمەوە چۆن بە تونێڵی خەمێکی تردا تێپەڕم من ناتوانم نەنووسم یعنی ئەوە نییە من فشار لە خۆم بکەم بۆ نووسین هەڵبەتە من لە ژێر خۆم لە ژێر فشاری نووسیندام یعنی زۆربەی کات دەقێکم نووسیوە لانی کەم نووسومە بۆ ماوەیەک هیچی تر نەنووسم بەڵام کاتێ زانیومە دەقێکی ترم نووسیوە یا بڵاو کردوێتەوە من هەموو ئەو ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیانی کە لە دەوروبەرمان ڕوودەدەن کە بەر هەستی من کەوتبێ دەکرێت بە دەقێکی شعری گزارشتم لێوە کردو و وێنەیەکی شعریم لێ دروست کردو و پێشکەش بە خوێنەرانم کردووە لە دەقە ڕۆمانسیەکانیشم هەڵبەتە دیسانەوە دێڵێمەوە کە دکتۆر هێمن جوان ئاماژەی پێدا لە دەقە شعریەکانی من زۆر بەدەگمەن وەسفی جەستەیی لە دەقە شعریەکانی من دەدۆزیتەوە هەڵبەتە زیاتر وەسفی ڕۆحین پەیوەندی ڕۆحین و شتێک کە بۆ خۆم بڕوان پێیەتی و قەناعەتم پێیەتی دەمەوێت لە ناخی کەسێکدا و لە وەسفی کەسێکدا یا پەیامێک بگەێنم دەشمێ ئاماژە بۆ سێهەمین بەرهەمی چاپکراومان بە ناوی پرزگەی ئەوین لەلایەن هاوڕێی ئەزیزم دکتۆر بڕوا ڕەسوڵ پێداچوونەوەی بۆ کراوە و دکتۆر هێمن شەمس لە بەڕێوەبەراتی گشتی کتێبخانەکان ناساندنی بۆ کردو و زۆر بەڕێز مامۆستا ئارام کە سەرپەرشتیاری کۆڕەکەی دەکرد کۆڕێکی شایستە و جوان بەڕێوەچوو بە هەڵبەتە بە هاوکاری مامۆستا هەرێم موسەدەق وەکو بە کەمان لەگەڵماندا بەشدار بوو و
بۆ چاپی کتێبەکەش هاوڕێی زۆر ئەزیز کاک سۆران تاودەر خاوەنی چاپخانەی شەهاب لە هەولێر پاڵپشتی سەرەکیم بوو لە چاپکردنی کتێبەکە و زۆر سوپاسی دەکەم. بینەرانی ئازیز و خۆشەویست گەشتینە کۆتایی پرۆگرام تەواوی بەرگە و بابەتەکانمان پێشکەشکردن بمێنن بە خێر و خۆشی ئاسوودە بن.